لە کاتی بەستنی GPS بە ئۆتۆمبیلێک و دەستیش بەسەر ئۆتۆمبیلەکەدا گیرە. دوای لێکۆڵینەوە تۆمەتبار دانینا بە تاوانەکە کەوا لەگەڵ هەر یەک لە تۆمەتباران سین خا و ئەلیف تا حا و یا ئەلیف عین و عین فا میم هەڵدەستان بە کڕینی ئۆتۆمبیل. پاشان ئامێری GPS-یان لەناو ئۆتۆمبیلەکان دادەنا و سویچیان کۆپی دەکردو. کۆپیەکەیان لای خۆیان دەهێشتەوە. پاش ماوەیەک لە ڕێگای ئامێری GPS شوێنەکەیان دەستنیشان دەکرد و ئۆتۆمبیلەکەیان دەدزی. و 7 ئۆتۆمبیل ئامادە کرابوو بۆ دزین لەلایەن ئەم باندەوە. هێزەکانمان توانیان تۆڕی GPS هەڵبوەشێننەوە تاکو تۆمەتباران نەتوان ئۆتۆمبیلەکان بدزن.